32 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر ڕاپەڕینی خەڵکی هەڵەبجەوە و رامان و شارە زۆر دژی ڕژەمی باسی لە ناوچوو. بەشداربوویەکی ڕاپەڕینەکە چۆنێتی دروستبوونی ڕاپەڕینەکە دەگێڕێتەوە و ئاماژە بۆ دەکات خەڵکی ناوچەکە لە تاو زوڵم و ستەمی ڕژەمی بەعاس ڕژانە سەر شەقامەکان. خەڵکەکە وەکوتم هەموو ئامادەباشێکی تێدا بوو لەبەرەوەی ڕژەمی بەعاسیش هەڵی گرت بوو بۆ خەڵکەکە بەڕاستی کە ئەم تۆڵەی لێ بکاتەوە لەبەرەوەی سەری بۆ ڕژەمی باس دانێنوان بۆی خەڵکەکە هەمووی ئامادە بوو بۆ ئەوەی کەوا لە دژی ئەم ڕژێمە هەستێت. دوای ئەوەی کە وتمان ڕژێم دەستی کرد بە قەسفکردنی گەڕەکەکان اینجا ئەو کاتە زانایانی پێشاوانی ئیسلام بەڕابەرایەتی مامۆستا مەلا عوسمان بەڕەحمەتی هەروەها مامۆستا مەلا عەلی و باقی زانایانی تر مامۆستا شەمحەموو مامۆستا سدیق ئەمانە داوایان کرد لە خەڵکەکە کە خەڵکەکە چیتر چاوەڕوان نەکات چونکە ئەم ڕژێمە نایەوێت کە ئەم خەڵکە بەڕاستی بە ئاسوودەی بژی. لە ڕاپەڕینەکەدا 76 کەس شەهید بوون و زیاتر لە 30 وڵاتی بریندار بوون. لە ئەنجامی تۆبارانکردنی شارەکەش لەلایەن حکوومەتی بەحسەوە یەکێک لە گەڕەکەکانی شارەکە تەقێنرایەوە و بە تەواوی تەخت بوو. بە تایارە کە خەسوی کرد ئەلیکۆپتەر ئەم گەڕەکەی ئێمە تقریباً نزیکی 40 ساڕۆخی بەرکەوت. ئەمە ماڵی ئێمەیە لە ئەمە کاتە سەقفێکی هەبوو ساڕۆخێک دەی کردە سەقفەکە من لە ژوورەوە بووم لەبەر حیوانەکە و ئەم کۆڵانە تقریباً 6-7 ساڕۆخی بەرکەوت. ئەو هەرە ماڵێک ساڕۆخێک دوانی بەرکەوت مزگەوت دووسەیەکی بەرکەوت. هەروەکو ئێرە کە ساڕۆخی بەرکەوت گوڵانیش بە هەمان شێوە حتا بەوە سۆنەوە سا بە تایارە قەسویەکرد لە مەعسکەرەوە بە تۆپەیدا لە دەوروبەری شار بە شێوازێک ینی بەڕاستی وەکو بڵی کارەساتێکی دروست کرد بوو ینی هەموو خوێنی لێ ئەباری شارەکە. تقریباً لە 14 یا 15 ئینجا هات گەڕەکەی بە کۆمپلێت ئەم گەڕەکەی کە تۆ ئیبینی هەمی تەخت کرد لەگەڵ ئازایەکسانی کرد. سیانزەی 5 ساڵی 1970 بیرەوەرێکی دیکەی پڕ لە ئازاری خەڵکی هەڵەبجە و ناوچەکەیە کە لە ئەنجامی توندوتیژ و ستەمی ڕژەمی بەعسەوە وێڕای بێسەر و شوێنکردنی زۆرێک لە گەنج و لاو و شەهیدکردن و بریندارکردنی دایان ناوڵاتی بەوەشەوە نەوەستا و بۆ سڕینەوەی شارەکە هەڵەبجەی کیمیاباران کرد و خەڵکی سفیلی شەهید دەکرد. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.